کۆمەڵی ئیسلامی کوردستان با دروشمین کۆڵ نادەین و بەردەوامین لە دەڤەری ڕاپەڕین هەڵمەتی بانگەشەی دەست پێ کرد. بەرپرسی مەڵبەندی پێنجی ڕانی کۆمەڵی ئیسلامیش ڕای دەگەێنێت ئێمە پشت ئاستورین با ڕابردوومان و هەمیشە لە بەرەی خەڵکی مافراوی ئەم هەرێمەدا دەمێنینەوە. ئێمە پاڵپشت بە ڕابردوومان پاڵپشت بۆی کەوە بەردەوام لەگەڵ هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا بووین و پشتیوانی داواکاریەکان و داخوازیەکانیان بووین و هەمیشە لە بەرەی خەڵکدا بووین. بۆیە دەمانەوێت لە ڕاستیدا لەم پرۆسەیەشدا هێزێکە بێکەوە جێگەی ئومێدی خەڵکی هەرێمی کوردستان بێت و هاتوینەتە مەیدان بۆ ئەوەی کەوە بەشداری لەو پرۆسەیەدا بکەین کە پرۆسەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە. ئومێدمان زۆرە بۆی کەوا خەڵکی هەرێمی کوردستان هەڵوێستەکانی ڕابردووی کۆمەڵی ئیسلامیان لەبیر بێت. بەڕاستی پێم وایە جەماوەری هەرێمی کوردستان لەژێر بەرپرسیادێکی زۆر گەورەدایە. پێویستە ئەم جارە دەنجی خۆیان بە هیچ شێوەیەک ئەوەی کە جارەکانی دیکرد لە دەستیان داوە لیان دزراوە بەڕاستی ئەو دەنگە حەقانە بۆ ئەهلی حەقی خۆیان بجێڕنەوە. ئەندامان و کادرانی کۆمەڵی ئیسلامیش ڕووسورانە هاتوونە مەیدان و سەربەرزانە هەوڵی سەرخستنی لیستی 194 کۆمەڵی ئیسلامی دەدەن و بە تاکە لیستی ڕاستەقینی دەزانن کە سەرسەختانە بەرگری لە مافەکانی خەڵکی کوردستان بکات. وەلێرە شەو دەمانەوێت ئێمە متمانە یان بەڵێن بە جەماوەری خۆمان بدەین بەو خەڵکەی کە لە ڕابردوودا لەگەڵیان بووین و هەر لەگەڵیشان بەردەوام دەبین کە لەسەر هەڵوێستەکانی خۆمان بەردەوام دەبین. ئەو هەڵوێستانش کە بریتیە بەرگریکردن لە مەزڵومیەتی ئەو میلەتە کە بەڕاستی ئەو میلەتە بەڕاستی ستەمی زۆر دیوە بەدەستی ئەم دەسەڵاتە گەندەڵکارانەوە کۆمەڵی ئیسلامیش لە ڕابردوودا هەردژی زوڵم و ستەم و پاوانخوازی بۆ لەسەر هەڵوێستەکانی بەردەوام دەبێت. بۆیە کاتی ئەوە هاتووە کە خەڵک بەڕاستی کۆتایی بە دەسەڵاتێک بێنێت کە بێڕەحمە بێویژدانە و خاوەنی سۆزنیە بەرامبەری و نەیتوانی و مافەکانی بۆ دابین بکە پارێزگاری لە دەستکەوتەکان بکە نەیتوانیوە موسسات بە دامەزراوەی بکات و خەڵک بەڕاستی لە ژیانێکی ناڕەحەت و تەنگەتاودا بەڕێ دەکات. پێیان ئێمە ئەوەیە کە کاتیەوە هاتووە کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ڕۆژی سینۆدا بتوانن بۆ پەڕی جورئەت و بیوەریەوە بڕیاری خۆیان بدەن. کۆمەڵی ئیسلامی کوردستان کە دژی دواخستنی هەڵبژاردنەکان بووە و سەرڕاستی لە کاری سیاسی ڕابردوو و هەوڵی تیمەکانی لە حکوومەت و پەرلەماندا سەلمێنەری ئەو ڕاستیان کە کۆمەڵی ئیسلامی قوربانی زۆری داوە لە پێناو بەرژەوەندە گشتەکانی خەڵکی کوردستان. بۆیە سەربەرزانە بەشداری لە هەڵبژاردنەکانی ئەنجاری پەرلەمانی کوردستان دەکات و لە ڕێگەیکانی لە بەتوانەکانیشیەوە بەڵێنی خزمەتکردنی زیاتر دووپات دەکاتەوە. عەبدولسەلام حەسەن، کەناڵی ئاسمانی پەیام، ڕاپەڕین.